من عيشة عبد الله خەڵکی ڕۆژهەڵات شاری سەردەشت ماوەیە کە لێرە کانە دەستمان بەو ئیشەی کردووە ئیشی کەلانە دروستکردن بۆ بژیوی ژیانمان بۆی کە بژیوی ژیانمان ئەبوو شێوە بەرینە سەرێ و خراپیش نییە تا ئەندازەیەکی باشە خەڵکێکی باش دێ لێمان دەکرێت بەڕاستی خەڵکی ڕانیەش زۆر بۆ غەریبان باشن وڵای دۆخی ڕۆژهەڵات دۆخێکی باش نەبوو ژیان زۆر قورس بوو کرێ خانووت پێ نەدەدرا مەسرەفی ماڵە گران بوو هاتین بوومان لێرەکانە کرد لەبەر دۆخی گرانی زۆر قورس بوو بەڕاستی ژیانی ڕۆژهەڵات زۆر قورسە کاری لێ نییە کاسبی لێ نییە با کار و کاسبی هەیە گە بڕۆی بۆ شارە عەجەمەکان وەلی ئەمن ئێرە بە وڵاتی خۆم دەزانم نەوەک لای شاری عەجەمەکان وڵات تا ئەندازەیەکی قورسە هەموو ئیشێک قورسی خۆی هەیە وەلی پاژماوەشی دەبێت هیچ کارێک بەبێ قورسی ناچێتە سەرێ ماندووبوونی تێدایە هەویرشێلانی تێدایە دەبێ بەیانی زوو هەستی پیوازی تاکەی قیمەی سوورکەیە بە ئەمە هەموو ڕۆژێ لە سەعات 5 ڕات 4 و نی و 4 5 دێنە ئێرەکانە تا 12 شەوێ بەتە بەعزە شەوانێک کەشتمان لێ دەبڕێ زوو دەچینەوە دەنا هەتا 12 شەوێ لێرەکانەیە ئەها کەلانە بەتەڕە پیوازی ساز دەکەین قیمەی ساز دەکەین پەنیری ساز دەکەین تێکەڵی هەر سێکان ساز دەکەین ئیشەڵڵا ئەگەر شوێنمان هەبێ و بۆمان جێبەجێ ببێ بە تەمایل شتی دیکەش بێنین ئاشی بێنین نۆکێنەی بێنین ئەگە بۆمان جێبەجێ ببێ برینج و شلەی بێنین زۆر زۆر ئاسوودەم چونانی دەستی خۆم دەخۆم زۆر زۆر بە ئیفتخار و سەربەرزی دەزانم کە لێرەکانە دەتوانم هەم بژیوی ژیانی خۆم بەرمەسەرێ هەم کللتورێکی قەدیمیە زیندومان کردوتەوە و زۆر خۆشحاڵم بەوەی کە بۆ خۆم نانی ماڵی خۆمان بە جوتە پەیدا دەکەین لەگەڵ هاوسەرەکەم لێرە دانیشتوین بە سەربەرزی مای ئیفتخارە بۆ هەرتووکانمان ئەمن قاسم یەسف خەڵکی گوندێکی سەردەشتێم لە ڕۆژهەڵاتەوە توین ماوەی 6-7 مانگە لێرە ئیشە دەکەین وەلی بۆ ماوەی 2 مانگە لێ دابڕانە ئیشەکەمان لەخوا بەزیاد بێت لەگەڵ هاوسەرەکەمەوە کەلانان دەکەین لێرە و بۆی کە بژیوی ژیانی خۆمان بینە سەرێ و جا بۆ عاڵی من چ ڕۆژهەڵات بچ باشوور بێ بۆ عاڵیم فەرق ناکە تا لەخوا بەزیاد بێ بە تەمەنێکی 56 ساڵەیە و دەمەوێت نانی دەستی خۆم ئەرەوەڵا ماندووبوونی هەیە مەسئولیەتی کارەکەی هەیە پاکوخاوێنی هەیە ئارزم بە عەزورە من سەعات حەوت نوێژێ بەهانی دەکەم سەعات 6 وانە دەچم بۆ مەیدانی تەڕەی لەوێ پیوازووکە و کەرەسانە دێنم و وردەوە لە خۆمان پێوە خافڵاندووە وەڵا لەخوا بەزیاد بێ باشە زۆر نییە و خراپیش نییە هەرەوەندەیە کە کرێخان و بژی ژیانی خۆمان پێ دابین دەکەن ناوەڵا یعنی پاژماوەم نییە وەڵای پێم سەربەرزیە من لەگەڵ هاوسەری خۆم بێم لێرە دانیشم ئەوی شێ پێم زۆر پێشم قورس بێ دەبێ من زۆر ئەوەی نەکەم یعنی پێم کار ئاسانیە کە لەگەڵ منداڵم بێم ئێرە یعنی کاری قورسەکە دێ بۆ خۆم بکەم وەلی یارمەتیم لەدا ماڵی ئەوەدان بێ